لە کۆتایی نەوەدەکاندا و پاش ئەوەی دەنگی تۆپەکانی شەڕی ناوخۆ بوون، پۆلێک ئەدیب و ڕۆشنبیر بە جانی بەرپرسیارەتیەوە بیریان لەوە کردەوە کاتی ئەوە هاتووە ئیتر بە تیشکی هزر پانتاییە تاریکەکانی ئەو ڕۆژگارە ڕوونا بکرێنەوە و ئەمەش بە تایبەت لە ڕێی دامزراندنی دام و دەستگای ڕۆشنبیر و کۆکردنەوەی قەڵەمە خەمخۆر و دڵسۆزەکانەوە دەبێ و هەر بۆیە بۆ ئەو مەبەستەش لەسەر پێشنیازی شاعری داهێنەری کۆچکردو شێر کۆبێکەس و چەند ئەدیب و نووسەرێک داواکاری دامەزراندنی دەستگایەکی چاپ و پەخش پێشکەش بە ئەنجومەنی وەزیرانی ئەو دەمەکراو لە ڕۆژی 25 دەی ساڵی 1990 بڕیار لەسەر دامەزراندنی دەستگاکە درا و بەم شێوەیە و لەو ڕۆژە بەدواوە دەستگای چاپ و پەخشی سەردەم دامەزرا و دەستی بە کار و چالێکی ڕۆشنبیرەکانی خۆی کرد. مۆڵەتی دامەزراندنی دەستگاکە بە ناوی ئەم ئەدیب و نووسەرانەوە بوو: شێرکۆ بێکەس، حسین عارف، ڕەوف بێگەرد، محەممەد موکری، دڵشاد عەبدوڵڵا. هەر لە سەرتاوە ژمارەیەکی زۆر لە ئەدیبان و نووسەران لە دەوری دەستگاکە کۆبوونەوە و پێکەوە توانیان بەناغەیەکی بەهێز بۆ ئەو دەستگا ڕۆشنبیریە دابڕێژن و بە پرۆژەی چەندان گۆڤار و زنجیرە کتێبەوە بەشداریەکی کاریگەر لە پڕکردنەوەی ئەو بۆشایی ئەدەبی و معرفیەدا بکەن کە کتێبخانەی کوردی گرفتاری ببوو. لە ڕاستیدا زیێدەڕەوی نیە ئەگەر بڵین دەستگای چاپ و پەخشی سەردەم هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تاوەکو ئێستا یەکێکە لەو دەستگا کاریگەرانە گەر کاریگەریترینیان نەبێت کە گۆڕانگاریەکی گەورە و بەرچاوی لە بزاوتی چاپ و بڵاوکردنەوەی کتێب و گۆڤاری کوردی دابینیوە و بە هەزاران ناونیشان و دەیان هەزار تیراژ کتێب و گۆڤاری خسۆتە کتێبخانەی کوردیەوە. لە سەرەتادا شێرکۆ بێکەسی شاعیر بە سەرۆکی دەستگاکە هەڵبژێراو. چیرۆکنووس و ڕۆماننووس حسین عارف کرا بە جێگری سەرۆکی دەستگاکە و بڕیا لەسەر دەرکردنی ئەم زنجیرە کتێب و گۆڤارانە درا. زنجیرە کتێبی سەردەم کە زنجیرەیەکی سەرێکی دەستگاکەیە و بایەخ بە چاپکردنی کتێب لە هەموو بوارە مەعریفی و ئەدەبیەکاندا دەدا و تا ئێستا 1155 ناونیشانی لێ چاپکراوە. زنجیرە کتێبی گیرفان کە هەر ژمارەیەک تایبەت بوو بە بابەتێک یان کەسایەتیەک و 147 ژمارەی لێ چاپکراوە. دۆسیەی سەردەم و زنجیرەی بنیادنەرانی کلتور و هەروەها زنجیرەی نۆبڵ شایانی باسا هەر لە سەرەتای دەستبێکردنی ئەم زنجیرەیەوە تاوەکو ئێستاش نووسەر و وەرجێڕ ئازاد بەرزنجی سەرپەرشتیاری گشتی زنجیرەکان بوو. چیرۆکنووس دانا فایقیش هەڵسوڕێنەری زنجیرەکە بووە. گۆڤارەکان گۆڤاری سەردەم کە گۆڤارێکی تایبەتە بە وەرجێڕان لە زمانە بیانیەکانەوە بۆ سەر زمانی کوردی و 81 ژماری لێ دەرچووە. سەرەتا ڕەوف بێگەرد و دواتر ڕێبین هەردی سەرنووسەری بوون. ئەم ئەدیب و نووسەرانەش وەک ستافی بەڕێوەبردن و دەستەی نووسین کاریان تیا کردووە. ئازاد بەرزنجی، شێرزاد حەسەن، هەڵکەوت عەبدوڵڵا، ئازاد سەدیق، ڕێبین هەردی، شاهۆ سەعید، شوان ئەحمەد، لاوەک سەڵاح. گۆڤاری زانستی سەردەم گۆڤارێکی زانستی گشتی بوو. مامۆستای کۆچکردو ئەکرەم قەرەداخی سەرنووسەری بوو. خات و سۆزان جەمالیش بەڕێوەبەری نووسین بوو و 61 ژماری لێ دەرچووە. گۆڤاری سەردەمە عەرەبی گۆڤارێکی تایبەت بووە بە وەرجێڕان لە کوردی و بۆ سەر زمانی عەرەبی بە مەبەستی ئاشتناکردنی خوێنەری عەرەب بە کلتوری کوردی. سەرەتا دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوەد و دواتر دکتۆر دانا ئەحمەد سەرنووسەری ئەم گۆڤارە بوون و 41 ژمارەی لێ دەرچووە. گۆڤاری منداڵی سەردەم کە گۆڤارێکی منداڵانێ و مانگانە دەردەچێت و بایەخ بە ئەدەبیاتی منداڵان دەدا. تا ئێستا 157 ژماری لێ بڵاوکراوەتەوە و سەرنووسەرەکەشی هەڵکەوت عەبدوڵڵایە. بڵاوکراوەی ڕۆڤەر بڵاوکراوەیە کە ئەندازەی لە نێوان ڕۆژنامە و گۆڤاردایە و ناوی گۆڤارەکەش هەر لە لێکدانی دوو بڕگەی ئەو دوو شێوە هاتووە. ڕۆڤەر بڵاوکراوەیەکی وەرزیە و هەر ژمارێکی تایبەتە بە کەسێتیەکی کاریگەر لە بوارێک لە بوارەکانی مێژووی کووردا و تا ئێستا 96 ژمارەی لێ بڵاوکراوەتەوە و سەرنووسەری ئەم بڵاوکراوەیە ڕەوف بێگەردە و سەرەتا کامەران سوبحان و دواتر ئیدریس عەلی سکرتێری نووسین بووە.
لە ئێستاشدا بەختیار حەمەسوور سکرتێری نووسینێتی. گۆڤاری ئایندە گۆڤارێکی ئەدەبی مانگانە بوو کە سەرەتا بە ناوی ئێستاوە بڵاو بۆتەوە و بایەخی بەنووسین و داهێنانە ئەدەبیەکانی نووسەری کورداوە و دڵشاد عەبدوڵڵای شاعیر سەرنووسەری ئەم گۆڤارە بووە. سەرەتا دلاوەر قەرەداخی و هەڵکەوت عەبدوڵڵا و دواتریش کامەران سوبحان سکرتێری نووسینی بوون و 96 ژمارەی لێ دەرچووە. گۆڤاری سەردەمی رەخنە کە گۆڤارێکی تایبەت بووە بە توێژینەوە و رەخنەی فکری و ئەدەبی و دەستەی نووسینی بریتی بوون لە بەختیار عەلی، مەریوان، وریا قانع و ئارەس فەتاح و بەڕێوەبەری نووسینیشی هەورامان و وریا قانع بوون. سەردەمی نوێ گۆڤارێکی ئەدەبی و هونەری وەرزی هەمەڕەنگ بووە کە کۆمەڵێک ژماری لێ دەرچوو شاعیری هیواقادر سەرنووسەری بووە. جگە لەم گۆڤارانەش ماوەیەک بڵاوکراوی وەرزشی بە ناوی وەرزشی سەردەمەوە دەرچووە. هەڵبەت هەروەکو ئاماژەمان پێدا بە درێژایی تەمەنی ئەم دەستگایە ژمارەیەکی زۆر لە نووسەران و ئەدیبانی کورکاریان تیا کردووە هاوکار بوون. لە دوا ساڵی 2006ەوە پاش تاوبوونی تەلاری سەردەم و چاپخانی سەردەم و سینەما سالم و گواستنەوەی خاوەندارێتیان بۆ دەستگای سەردەم و لەسەر بڕیاری ڕەوانشاد جەنابی مام جەلال کردنەوەی بیناکە و چاپخانەکە لەلایەن بەڕێزیانەوە کە بەردەوام پشتیوانی دەستگاکە بووە. برای گەورە و هێژا مام جەلال، خانمان و برایان، ڕووناک بیران و میوانە ئازیزەکان، ئەم کاتەتان باش و ئازادی و دیموکراسی باش و چاپەمەنی بێسان سۆر باش و کتێبخانەی کوردی باش. ئێمە ئەمڕۆ هەمومان هاتوین بۆ ئەوەی لەم بۆنە کولتوری و مێژوویەدا لە شاری ڕاپەڕین و شێعر و داهێنانە بە هەردوو دەستی پڕ لە مژدەوە دەرگای تەلارە نوێیەکەی دەستگای چاپ و پەخشی سەردەم بکەینەوە. بەڕێزینە، لەم بۆنە کولتوریە جوانەدا بە ناوی خۆم و ئەندامانی ئەنجومەن و نووسەرانی دەستگای چاپ و پەخشی سەردەمەوە سوپاسی برای گەورە مام جەلالەکەین کە هەر لە سەرەتای دروستبوونی ئەم دەستگایەوە هەتا ئەمڕۆ هاوڕێ و هاودەنگ و یارمەتی دەرمان بووە. خوشک و برانی خۆشەویست، جەژنتان پیرۆز بێت، سەردەمتان پیرۆز بێت. سەردەم پیرۆزی ئێوە و ڕووناک بیران و هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت. من جارێکە تکرار دەکەمەوە، ئەم جۆرە دەستگا ڕووناک بیریانە شەرتی ژیان و پێشکەوتنی کۆمەڵی کوردستانی و بێ ئەوان کۆمەڵی ئێمە کوێر دەبێت. تەنها من شتێکم هەیە لەسەر سەردەم کە سەردەم ڕەنگە ڕەخنە قبول کاتون کە گوتی من پێم خۆشە سەردەم زۆرتر ئیتیمام بەلایەنە عەرەبیەکە بدات و بەڵێن دووپات دەکەمەوە لە بەرچاوی هەمووتان هەرچی پێم بکرێ بۆیان دەکەم و ئێستا شتم پێ دەکرێت و کە وەکو سەرۆکی کۆمەڵی عێراق و هەم وەکو سکرتێری گشتی یەکێتی ئیتر هەر شاد و سەربەرد و سەرکەوتوو بن و زۆر سوپاس بۆ دەستگای سەردەم بە گروتین و کوالێتێکی باشترەوە لەسەر چالێکیەکانی بەردەوام بوون. تەنانەت گەلەریکی بۆ پێشەنگای شێوەکارانیش کردەوە کە بەداخەوە دواتر بۆی قەیرانی ئابوووریەوە ئەو بەشەی لە کار کەوت. مەخابن لەگەڵ کۆچی دوای سەردەوکی دەستگاکە شێرکۆ بێکەچی شاعیردا کە ئاوکات بوو لەگەڵ هاتنە ئاراوی شەڕی داعشدا دەستگای سەردەمیش وەک باقی دام و دەستگاکان لە هەرێمی کوردستاندا کەوتە ژێر گوشاری قەیرانی داراییەوە. ئەم دۆخە لە سەرەتای ساڵی 2014 دەستی پێکرد و ئەنجومەنی دەستگاکە سەرەتا ڕۆو بێگرد و دواتر ئازاد بەرزنجی بە سەرۆکی دەستگاکە هەڵبژارد و بە ناچاریش لەو ساڵانەدا ژماری بەشەکان و کارمەندان بۆ نزمترین ئاسکەم کرانەوە تا دەستگاکە بتوانێت لە بەرهەموو کارەکانیدا بەردەوام بێ و خۆشبەختانە لەو ساتەوە تاوەکو ئێستا دەستگای سەردەم توانیوێتی لە ڕۆتی بەخشیشی ڕۆشنبیری خۆی بەردەوام بێت و بە کوالێتیی بەرزەوە سەرچاوە و شاکارە فکری و فەلسەفی و معریفی و ئەدەبیەکان پێشکەش بە خوێنەران و ئەکادیمیستانی کورد بکات و لەم چەند ساڵی دواییدا ساڵانە 7 بۆ 8 کتێبی دانسقەی لە بوارە جەرجەکاندا بڵاو کردوتەوە و لە پێشەنگا دیارەکانی کوردستاندا بەشداری بەرچاوی هەبووە. بێگومان ئەمانەش نەدەبوون
ئەگەر هیممەت و دڵسۆزی کارمەندانی چاپخانە و بەشەکانی تری دەستگاکە نەبووایە. لێرەدا ناکرێ هاوکارەکانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاک قوبات تاڵەبانی و وەزیری دارایی و هەروها بەڕێز کاک فاروق مەلا مستەفا لە بەرچاو نەگرین کە هەمیشە و لە دۆخە دژوارەکاندا پشتیوانی دەستگاکە و پرۆژەکانی بوون و هیوادارین بۆ لەمە بەدواش لەسەر ئەو هاوکاریانە هەر بەردەوام بن. دەستگاکە جەخت لەسەرەوە دەکاتەوە کە لەسەر ئەو بەرنامە ڕۆشنگەریەی خۆی بەردەوام دەبێت و هەمیشە چاوجێک دەبێت بۆ پەخشکردنی هزری زانستی نوێ و هاوچەرخ و مرۆڤ دۆستانە.